بە شێوەیەکی گشتی دەتوانین لە ژینگەی هەولێر باشتر بۆ لە جاران بەڵام لەگەڵ ئەوەش ژینگەکە تاوەکو ئێستا لە ئاستی پێویست نییە وەکو دەزان گۆڕانکاری کەشوهەوە کاریگەری هەبوو لەسەر ژینگەی جیهان بە گشتی و شاری هەولێر بە تایبەتی. باشە پرۆژەی ڕووناچی یان چەندین ڕێکاری حکومی گیراوەتە بەر لە ماوەی ڕابردوودا بەڕای جەنابەت چ کاریگەرێکی هەبوو ئەو ڕێکارانە؟ بێگومان ئەو ڕێکارانە هەنگاوی گرنگبوون بۆ کەمکردنەوە بابرن بۆ کەمکردنەوەیکی کاریگەریە خراپەکانی ژینگە ئەو گەربێت و ئەو ڕێکارانە بستەبواری جێبەجێکردن بە بێگومان دەتوانین بڵێن تا ڕادەیەکی باش و تا ئاستێکی باش کاریگەری دەبێت لەسەر باشترکردنی ژینگە. باشە ئەو ڕێکارانە یاخود ئێستا بەڕای جەنابەت زۆرترین شت کەوا کاریگەری دەکاتە سەر ژینگە بە شێوەیەکی خراپچیە لە هەولێر؟ بە شێوەیەکی گشتی مۆلدە ئەهلیەکان بوو سەرچاوەکانی هات هۆکارەکانی هاتو چۆ بەڵام هۆکارەکانی هاتوو تاوەکو ئێستا بەردەوامە ینی ڕێکارێکوانە ژیراوەتە بەر بتوانین ئەو کاریگەری کەم بکەینەوە بەڵام بە جوێرە ئەو ڕێنمایانە ئەو ڕێکارانە لە ئایندەیەکی نزیک ئەوەشیان دەستەبواری جێبەجێکردن دەتوانانی برن کاریگەری باشی دەبێت لەسەر ژینگەی شاری هەولێر. باشە پاڵۆگەکان بە شێوەیە بەڕای جەنابەت کاریگەریان کردوتە سەر ژینگە؟ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن پاڵۆگەکان کاریگەری نەرێنیان هەیە لەسەر ژینگە پێویستە پێگەی جوگرافیان بگۆڕێت بە شێوەیەک لەو ناوچانە دروست بکرێت کە بایەکەی دەباتە دەرەوەی شار نەبینتە ناوەی شار تەنها گۆڕینی پێگەکان و دوورکردنەوەیان لە شارەکان دەتوانێت بکە وەکو دەزانی باورن پاڵاوگەکان گرنگن پێویستە هەبی بەڵام دیاریکردنی پێگەی گونجاو وا دەکات کە کاریگەریەکەیان زۆر کەم بی لەسەر ژینگە. باشە ئەگەر ئێستا بۆمان باز بکەیت ئەو پاڵاوگانە ئێستا لە هەولێر هەیە کە جەنابەت دەڵێی شوێنی جوگرافیان خراپە باشە پێویستە ببردێنە چێن دەرهەتاوەکو هەوایەکە بچێ بۆ کوێ؟ خاڵی یەکەم دوور بکرێنەوە لە شارەکان ینی بەلایانی کەم 25 کیلۆمەترێک دووربی. خاڵی دووەم بە پێچەوانەی ئاراستەی بابی ینی ئەوەیان خاڵێکی زۆر گرنگکە ئەوش تەڵان دەتوانم ینی پێویستی بە توێژینەوە هەیە پێویستە توێژینەوە لەسەر ئەنجام بدرێت زۆریش زەحمەت نییە دەکرێتەوە ینی ئەگەر بێت و لایەنە پەیوەنددارەکان داوا بکرێت لەسەر چاوە لە دەستگاکانی یاخۆت سنتەرەکانی لێکۆڵینەوە دەتوانن زۆر بە ئاسانی پێگەی باش و گونجاو دیاری بکرێت. باشە ئەگەر بێت و دەستە دەرەوەی شار کاریگەری خراپی نابێت لە بۆ دەوروبەری شار لە بۆ گوندەکان لە بۆ قەزاونەهەیەکان کاریگەریەکی هەردەمینێ بەڵام وەکو باسمان کرد ینی پێویستە مەسەرەن لەو پاڵاوگانە فلتەر هەبی بە پێی ستاندەری جیهانی بی چکە پاڵاوگە لە هەموو شوێنێکی جیهان هەیە تەنها لە کوردستان نیە و لە عێراق نیە لە هەموو شوێنێک هەیە بەڵام بە جۆرە ستاندەر ینی ئەویان بابرن دەستگای ژینگە بە دوواداچوون دەوی پێ بکە بە دوواداچوون بکات لە ئەو پاڵاوگانە بزانین چەند لە ستاندەرەکان بە جۆرە ستاندەرەکان پاڵاوگەکانیان دانەیە.